الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أمن براستي ناس مناو كتابك وكو ناو روشي تفاصيلي بس سن خالتي هلا جرينك هم لنا وروشي أم كتابي وهم لباسي بيغمبراتي بيغمبري عليه الصلاة والسلام وبنقكاني بيغمبراتي بيغمبري عليه الصلاة والسلام باز دكم کاگەر لۆ سەردەمی خۆی پێویست بوو بی لۆ ئەو سەردەمەی ماکەوە شوبهات زۆرە و هەموو نەوع فکرێک بڵاو دەبیتەوە، زانین و فکرکردنەوە لەو بەڵگانە زۆر پێویسترە. سەرەتا پێش ئەوەی باسی پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم باسی پێغەمبەرایەتی بکەین، باسی پێغەمبەرایەتی بکەین بەگشتی. ئایا پێویستی پێغەمبەرایەتی لە چووە ڕادێتن؟ چونکە هەندێک کەس هەنە کە گومانیان هەر ئەسڵەن لەسەر فکرەی نبووەت، فکرەی هەوونی پێغەمبەران هەیە، هەتا بێنە سەرەوەی کەوا باسی پێغەمبەرایەتی محەممەدی بکەین صلی الله عليه وسلم. خوای گەورە کە ئەو مەخلوقاتەی خەڵق کردیە، ئەو بەشەرەی خەڵق کردیە، ئینسان بە وردبوونەوە بە تەفەکر لەو مەخلوقاتەی دەگاتە ئەو حەقیقەتەی کە دەبی زاتێک بەڕێوەی ببە، خەڵقی کردبی لەویەوە بەدی هێدرابی بەرەولاوی بگەڕێتەوە. تفكر لهم مشتشي لو كوني دنقيني تاو حقيقتي باشان كاتك إنسان تماشاي خوي دكا لسحو الزميي دبيني هموشتشي لبو دابين كرايا وكو بيداوستي جستي هموشتشي لبو دابين كرايا خواردنوا هوا لبو هناسا هرسي بيويس بي حتى لسر أو زويي ولدري أو زويش لبوي فراهم كرايا ومسخر كرايا كإيش بكا لبوي جاني وي لسر أو زويي بريو بسيتن. هەموو ئەو مەخلوقاتش هەموو پێداویستیەکانی لە بۆ ئەو ژیانەی پێگۆترایە، هیچی بەجێ نەهێنرایە. خوای گەورە یەک نمونەی باس بکەین کە لە قورئانێ دەینیتەوە زۆر باس ئەو باسەی دەکاتن، بەڵام یەک نمونە باسی مێشەنجینی. خوای گەورە دەفەرمی وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون. وحی لێرە مەبەستی ئەمری کەونی خوای گەورەیە، بەڵام بە سیغەی وحی نایتی. خوای گەورە بە وحی بەمێشەنجینی بوو کە کوو خانی دروست بکە، کە کوو بچی لە گوڵەکان بگەڕێ، خواردنی پەیدا بکە، هەندەسەی خانی دروستکردن و ئەو هەنجین دروستکردنەی بەو پەڕی تەفاسیل و وردیەوە بە مێشەنجینی دەرێتن. لەبەر چێ؟ لەبەرەوەی یەک خواردنەوەی کەوەفی شەرابەکی دروست بکاتن فیهی شیفاء للناس، شیفای لە بۆ خەڵکی تێدا. خواگەرە شەرابەنش بە ژیانی ئینسانی هەردەموو، بەڵام ئەو هەموو تەفاسیل و ئەو هەموو وردیاتە فێرە مێشەنجینی کرایەن لەبەر خاتری ئەوەی کەوا خواردنەوەکی بەتام لە بۆ ئینسانی دروست بکا و شیفای تێدابی. هێ باشە ئەو هەموو نەوع خواردنە، ئەو هەموو نەوع میوە، ئەو هەموو نەوع دانەوێڵە لە ژمار نایە، هەمووی لە بۆ ئینسانی دروست کرایەن. لە بۆ چ دروست کرایەن؟ لە بۆ پێداویستی جەستەی ئینسانی. باشە ئەو خالقەی لە بۆ پێداویستی جەستەی ئینسانی هیچی لەبیر نەکردبی، معقولە لی دەوەشێتەوە جەستەکەی بەبێ معنا دروست کردبی. هێ باشەوە جەستەکە ژیا 70 ساڵ 80 ساڵ بڕۆ بە خێرچی هیچ معنای نەبی ئەو جەستەیە، لە بۆ هیچ دروست کرابی، هیچ مەبەست لە دروستکردنی نەبیتن. گەورەترین پرسیاری ئینسانی لە وجودی لەوەی ڕادێتن دەرێ باشە من لۆ دروست کرایمە، ئەرکم چێ لەسەر ئەو زەوی و بەرەو چێ دەچم؟ معقولە خودایەک خالقەک پێداویستی گچکەترین مەخلوقاتی، گچکەترین ئاژەڵ حەشەڕەی بەجێ نەهێشتیا ئەو پرسیارە گەورەیە، ئەو پێداویستە گەورەی بەجێبێری کاتە ئینسان بە عەقڵ دەگاتە ئەو حەقیقەتەی دەبی ئیلا خالقی ئەو کەون و کائیناتەی لە ڕێیەک لە ڕێیەکان پەیوەندی بە ئینسانی وە بکا و پێی برێ ئەتوو لە بۆ چه خەڵق کردیا، ڕێبازت چیە لەسەر ئەو زەوی وە بەرەو چێ دەچی. کاتە نبووەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و نبووەتی پێغەمبەران بەگشتی لە تەفەکر لە مەخلوقاتی ئینسان دەگاتە ئەو حەقیقەتەی دەبی لە ڕێیەک لە ڕێیەکان خوای گەورە خالقی ئەو کەون و کائیناتە و مالیکی وی پەیوەندی بە مووە کردبی. پاشان ئینسان کە لەسەر ئەو زەویەی دەژیتن پێویستی بەوەیە یاسا و ڕێسایەکەبی ژیانی ڕێک بێخیتن، تەنزیم بکاتن. لۆیە هەر لەو ئۆتێ بەشەر لەسەر ئەو زەویەی ژیایە گوند بیتن، شار بیتن، ئاوەدانی بیتن، ئیلا دابوونەریتەک یاسایەک پاشابی ئاغابی نازانم چ بیشتەچی لە خۆی کردیە لە بۆ ئەوەی ژیانی بەڕێوە بسی. ئەو ئانابی هەر کەسی بە کەیف خۆی دەبی شتەکەبی تەنزیمی ژیانی بکات.
ئێ باشە تەماشای بەشەری دەکەی بەشەر بەخۆی بە عەقڵی خۆی دەتانی تەنزیمی ژیانی خۆی بکە وشینە زۆر لە فەیلسوفەکان کەس برێ بەڵێ بەڵام ئەمە تەماشای دەکەین لەوەی تەنزیمی ژیانمان بکەین حەق و باتیلی دیاری بکەین بەشەر هەر یەکی بەلایەکی دادەچی لۆ عەقڵی خۆی لێگەڕێت ئەو ڕۆەوە دەرێ وڵای شوعیەت ڕاستەویت کە دەرێ وڵا ڕئیسمالیەت سەرمایەداری ڕاستەویت دەرێ دیموکراتیەت ڕاستەویت دەرێ وڵای دکتاتۆری باشترین شتە هەر یەکی حەق و باتیلی بە عەقڵی خۆی دیاری دەکات ئەوەی پێڕاستە دوایێ جاروێ هەر بەخۆی ئەو بەشەرە چەند ساڵێک دەڕوا پشەیمان دەبیتەوە دەرێ وڵای ئەوی وەختی خۆی ئەم لەسەری بووم پێم ڕاستی و حەق بوو ئێستا پێم ناحەقە ئەوی وەختی خۆی پێم ناحەق بوو ئێستا پێم حەقە ئەو بەشەرە دیسان بەخۆی پەشیمان دەبیتەوە یان جینی پاشەوان دێن دەرێ ئەوی باو باپیمە لەسەر بوو هەمووی ناڕاستە بەشەرەکی وچیمە بووە کەواتە دانانی ڕێباز لۆ ژیانی ئینسانی دەبێ ئیلا لەلایەن زاتە چی بیکەوە خالقی ئینسانیە دەبێ ئەو لۆ یەکلایی بکاتەوە حەق چییە باتیل چییە ئەتوو لەسەر چ بڕۆ شتە ئەساسیەکان لە ژیانی ئینسانی لۆ یەکلایی بکاتەوە ئەگەر وەرەبیتن ئینسان لە گومڕایی لەسەر لێ شێواوی هەر یەکی بەلایەکی دادەسیتە ئەو حەقیقەتەش پێویست دەکاتن کەوە نبووەت هەبیتن خوای گەورە لە ڕێگایەکی بەو ئینسانەی ڕابگەینی کەوا ئەتوو لەسەر چ بەرنامەچی بڕۆی کو بڕۆی لۆیە ئەوە ناچاری دەکاتن کەوا ئینسان بگەڕێتن لە دوو ئەو ڕێی کە خوای گەورە پێغەمبەران نیناردیان وەسیلەی ناردیە پەیامی خۆی ڕۆن بکاتەوە ئەوجەوە وەکو بەڵگەی پێغەمبەرایەتی بەگشتی کە دەینە سەر بەڵگەی پێغەمبەرایەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلامی گەورەترین بەڵگە و موعجیزەی پێغەمبەرایەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلامی چییە؟ قورئانە ئەو قورئانە کە خدای گەورە لە بۆ ئەو پێغەمبەرەی نارد عەلەیهی سەڵات وەسەلام موعجیزەک نەبوو بەس لە سەردەمی خۆی بەس لە دەستی سەحابان بی معجزەکە لە بۆ هەموو زەمانەکی ئێستا لە بەردەستی مەیە 1400 ساڵە و معجزەیە بەردەوامە و بەردەوام دەبیتن هەتا قیامەتێ ئەو کاتێ خوای گەورە ئیزنی لەسەر بیتن ئەو معجزەیە لە بەردەستی هەموو خەڵکی دەبیت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی ما بعث الله نبيا من الأنبياء إلا وقد أعطي من الآيات ما مثله آمن عليه البشر فالبخواي گەورە هەر پێغەمبەرانەکی ناردبیتن ئیلا بەڵگە و معجزەی داینێکەوە ئیمانی پێبینن بەو بەڵگە و معجزانە وإنما الذي أوتيته وحيا أوحاه الله إليه دەفەرمی ئەو بەڵگە و معجزەی کە درایتە من چییە ئەو وحیەیە کە خوای گەورە لە بۆی ناردیمە وأرجو أن أكون أكثرهم تابعا يوم القيامة ومێدیشم وایە کە لە هەمووان زیاتر شوێن کەوتەم هەبیتن بەو معجزەیەکەوە لە هەموو معجزان گەورەترە کە معجزەی قورئانە و هەروەش خوای گەورە دەیهێنی تەدی و هێنای تەدی لە بۆ ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسەلام بە معجزەی ئەو قورئانەی بەو قورئانەی کەوە خوای گەورە لە بۆ سەر ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسەلام دابەزاند ئەو بووە ڕەسوول پەیامهێن پەیامبەر بە چ پەیامی ئەو قورئانەی پێ تەحەدای هەموو عەرەبی کرد لە زمانی خۆی کە زۆر شارەزا بوون لە بەلاغەت و لە فەساحەت گوتی با کەسێکتان بتوانی هاوشێوەی ئەو قورئانەی نە هاوشێوەی دە سوورەتی وچی ئەو قورئانەی ئەو جارە نە فەئتوو بسوورەة من مثله هاوشێوەی یەک سوورەتی وچی ئەو قورئانەی بتوانن بینن توانیان نەیان توانی ئەو تەحەدای هەر لە ئەو زمانینە هەتا ئێستاش ئەو هەموو عەرەبی زانە ئەو هەموو زمان زان و ڕەوان بێژە هەیە و هەتا ڕۆژی قیامەتیش کەسێک ناتوانی هاوشێوەی ئەو قورئانەی بین خۆ ئەگەر توانی بایان کەسێکی وچی ئەبوو جەهلی وچی ئەو ئوبەی و ئەو کەسانەی کە زۆر دژایەتی پێغەمبەریان سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە زمانی خۆیان کرد هەندە دژایەتیان کرد مالیان لەسەردانا سەری خۆیان لەسەردانا خۆیان بە کوشتندا بەس لەبەر دژایەتی پێغەمبەری سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەگەر زانی بای دەیتانی قورئانەکی هاوشێوەی وەی بینی دەچوو پارەی دەدا 100 کەسی شاعیر و ڕەوانبێژی زۆر چاچی لە عەرەبان خڕ دەکردەوە دەی بە وەرن کاکە ئەوە بەشەر داینە نایە وەرن ئەم گۆش و چیوەی قورئانەکی وچی وەیانەوەی باشترن لە بۆ دابنێ بەس لۆ نەچوو ئەوەی بکاتن لەبەرەوەی دەیزانی کەوا پێی ناکرێتن چووە شتە زەحمەتەکەی کەوا بە ماڵ و بە سەروەت و بە شەڕ بەرەنگاری ئەو پێغەمبەرەی بۆ صلی الله علیه وسلم و دژایەتی کرد بەڵام نەهات و نەشیان توانی ئەو قورئانەی ئەوە ئیعتیرافێکی زیمنی بوو کە ناتوانن قورئانێکی هاوشێوەی وەی بینن
لۆی لە پاشە خۆشی هەر کەسی هەر هەوڵیشی دابی نەیتوانی شتێکی وەها ئاست نزمی هینایە کە دوور بۆ زۆر لە ئاستی قورئانێ چونکە هەر شتێک بەرهەمی دەستی بەشەر بی ئیلا بەشەر دەتوانی ئەو بەرهەمەی وچیوەی یانەوەی باشتر دروست بکە برێ ئەو کلێنکسە بەشەر دروستی کردی ئەو فلانە معمەل دروستی کردی معقول نییە برێ کەس ناتوانم چیوەی دروستکە معمەلەش کە دێ منافەسەی دەکات کاتە کە شعر بەشەر داینایە شعر هەر چەند شاعیرەکی باش بیت و دەرەزەی بەرز بیتن شاعیرەکی دیکە بۆ منافەسەی کردی پەخشانی نووسیبی پەخشان نووسەکی دیکە هەبووە چیرۆک نووسبی چیرۆک نووسەکی دیکە هەبووە بەڵام ئەو قورئانە هیچ کەسێک نەیتوانیە لێی نێزیک بیتەوە بە دەرەجاتێکی زۆر لە خواریش کە بتوانیش نەسەک هەبی دەقەک هەبی بەراوردی پێ بکرێ لەگەر دەقی قورئانی لەبەرەوەی ئەوە لە دەستی بەشەردا نییە و ناتوانی بەشەر ئەو شتەی بینیتن لۆ یەک لە فەیلسوفەکان دەرێ دەمەوێتن شتێکی وچی ئەو قورئانەی بینم شارەزاش بووە لە زمانی عەرەبی کە لە زندیقەکان بووە لە هیند و لە ئەوانە کە موسڵمانان فەتحیان کرد پاشانجی دەرێ ماوەکی زۆر خۆی گۆشەگیر دەکاتن بیەوێتن شتێکی وچی قورئانێ دابنێ ئاەتەکی دابنێ دوایە دێتە دەرێ کەس ناتوانێ هاوشێوەی ئەو قورئانەی دابنێت لەبەرەوەی تەماشای ئاەتەکەم کرد فکرم لێ کردەوە لە یەک ئاەتی دوو ئەمری تێدایە دوو نەهی تێدایە دوو خەبەری تێدایە دوو بشارەت و موژدەشی تێدایە کە خوای گەورە لە باسی داچی سەیدنا موسى عليه السلام دەفەرمی وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين أو قسەی بە هەر یەکەشی دیکە برێ کە لۆت دابڕێژیتن بە لاپەڕەشی دادەڕێژیتن بەڵام قورئان بە دوو خەتی بەو پەڕی ڕێکی بەو پەڕی پڕ معنایی دایڕشتیە لۆیە بەلاغەتی قورئانی زانایانی زمانی عەرەبی چەندی لێ دەکۆڕنەوە هەر تەواو نابیت ئێستا لەو سەردەمەی مثلا ئەو دکتۆر فاضل سامرائیە دەیان کتابی نووسێ لەسەر بەلاغەتی قورئانی و لەسەر معانی قورئانی ئەو ئاەتە ئەو جوملێ ئەوە لۆ مبتەدا پێشی هات لۆ خەبەر هات لۆ لێرە ئەوە باس کرایە لۆ لێرە ئەوە حەزف کرایە لۆ لێرە بەو شێوەیە ئەو کەلیمە هاتیە لۆ کەلیمەکی دیکە نەهاتیە هەمووی لەو پەڕی وردی و بەدقەتیە ئەو پەڕی وردی و بەدقەتیە کە زانایانی پێشی هەرچەند لە بەلاغیەوە لێیان کۆڵایەوە ئێستاش لێ دەکۆڵنەوە پاشەمەش لێ دەکۆڵنەوە هێشتا ئەو قورئانە عەجائیبی لە ڕووی بەلاغەت و لە ڕووی ڕەوانبێژیەوە تەواو نابیتن کەواتە کە ئەو حەقائیقە ئەو قورئانە دێتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەینیتن و پەخشی دەکاتەوە لە ناو خەڵکی لە کاتێکدا ئەو پێغەمبەرە نەخوێندەواریش بووە پێشتر وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك نپێشتر کتابەکەت خوێندیتەوە وەکو خوێندنەوە کتابی پێشتر خوێندیتەوە نە هیچیشی بەدەستی نووسیە إذا لارتاب المبطلون ئەگەر ئەوانە تووشی گومانێک دەبوون ئەو نەخوێندەواریە شتێکیش وا نەبووە کە کەس بتانی ئینکاری بکاتن لەبەرەوەی مەکە وچی بوندەکی گەورەی ئەو سەردەمەی بووە هەموو خەڵکەکە خزمی یەکدی بووینەوە هەموو لە یەک پشتی بووینە یەکدیان ناسیە باشە تو لە ناو خزم و کەست 40 ساڵان بژی نەکتابت خوێنبیتەوە نەخوێندەواریت هەبی دەتانی خوێندەواری خۆ و کتاب خوێندنەوەی خۆت و عیلمی خۆت بشاریەوە خەڵکەکە هەموو دەتناسیدا خۆ خوێندەواریان خوێندەواری قوڕەیشیش ئینکاری ئەویان نەدەکرد کە ئەوە خوێندەوار نەبووە باشە لە پاش 40 ساڵی کو دەتوانیتن کتابێکی ئەوها محکەم و پڕ لە عیلم بینیتن ئەگەر لەلایەن خوداوە نەبی سوبحانەه وتەعالە پاشان بەڵگەکی دیکە لە بەڵگەی ئیعجازی ئەو قورئانەی ئەوەیە ئەو حکم و یاسا و ڕێسایی ئەو ناوەڕووکەی ئەو قورئانە تێدایە یعنی بەس مەسەلەی بەلاغەتی نییە برێ وڵات داڕش نەکەی مەسەلەی معنایەکەی لە پێش بەلاغەتەکەی ئیعجازی قورئانیە ئەو هەموو حکمە ڕێک و پێکە لە شوێنی خۆی نە زیادە ڕەوی تێدا نەکەمی تێدایە بەو پەڕی ڕێک و پێچی بەو پەڕی دیقەتی ئەو تەئسیرە گەورەی قورئان دەیکا وەکردیتی لە ماوەی ئەو مێژوودا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەناو ئەو خەڵکەی لە بیابانی عەرەبی بەو قورئانەی بە ماوەی 23 ساڵی جیلێکی وەهای پەروەردە کرد پێشتر خورما لە خورمای بتیان دروست دەکرد یعنی عەقلیەتەکە ئەوەندە لە پاش بوو لە خورمای بتیان دروست دەکرد دوایە برسی بوو با خورمایەکەیان دەخوارد منداڵی خۆیان کچی خۆیان زیندە بە چاڵ دەکرد
لەوانە بەو قورئانەی گۆڕانکاریەکی وەی بەسەر ئەو جیلەی داهینا وەی لێکرد پاش 23 ساڵی پاش 30 ساڵی چوو فارس فتح بکە ئیمپراتۆریەتی هەرە گەورەی ئەو وەختی دنیاە چوو ڕۆم فتح بکاتن پەیامی خۆی بەسەر دنیاەدا بڵاو بکاتەوە کاتێک ئەو پەیامەشی بڵاو دەکردەوە پێش ئەوەی ئەو پەیامە با دەست بە قووەت و بەهێزی شمشێر بڵاو کاتەوە بەهێزی ئیقناع و بەهێزی فکر بڵاوی دەکردەوە لێ زۆرینەی هەرە زۆری بە قەناعەت دەبوونە موسڵمان سەدەی یەکەمی ئیسلامی تێنەپەڕی زۆربەی هەرە زۆری زانایانی فارس و کورد و غەیرە عەرەب بوون لەبۆ هەمووی قەناعەتیان گۆڕا تەماشای زانایان کە لە پاشی سەدەی یەکەم و هەر لە سەدەی یەکەم ڕاست لە 100 ساڵی پاشی بێعثەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام زۆربەی دەبنە ئەو خەڵکەی غەیری عەرەب ئەوە بە چ بووێ هەمووی بەو قەناعەتە بووێ کابرا باب و باپیری کافرەکی هەتا بری کافر بووە دژایەتی پێغەمبەریشی دەکرد سەڵ عەلەیهی وسەلەم پێغەمبەر سەڵ عەلەیهی وسەلەم وهای گۆڕی بوو هەموو ژیانی لە پێناوی خوای گەورە بەخت کرد یەکەشی وچی عیکرمەی کوڕی ئەبوو جەهل تەماشای سەدان سەحابە و خەڵکی دیکەکەن لەو وڵاتانە کە موسڵمانان ڕزگاریان کرد کو ئەو خەڵکەیە هەمووی بە یەک جاری گۆڕا ژیانی گۆڕا فکری گۆڕا تەسەووری گۆڕا هەموو شتێکی گۆڕا خۆ کابرا ئێستا ئیوا هەیە ئەو قسە بێ بنەمایی دەکاتن دەرێ وەڵا ئیسلام بە شمشێر بڵاو بوویتەوە کابرا ئەگەر بە شمشێر بڵاو کاتەوە هەر هەتا ئەو وەختی ئەتو کابرا ئیشەکەت بە زۆری پێ دەکە هەرەوە تا وەختی قووەتەکەی لەسەرتە ئیشەکەی بە زۆری دەکەی وچی قووەتەکەی نەما واز دەینی بەڵکو دژایەتیشی دەکەیەوە تۆڵەی خۆتی لێ دەکەیەوە ئەو ئیسلامە بەو پەڕی دژایەتی کردنەوە لەو پەڕی وەزعی ناخۆشەوە ئەو خەڵکە ئامادە نەبووە وازی لێ بینیتن هەر کەسی بە تەواوی ئەو ئیسلامی وەرگرتە بیتن و ئەو پەیامی قورئانەی کە تبیتە ناو دڵی هەرچی هەیتی لە ژیان و ماڵی لە پێناوی سەرفی کردیە بەختی کردیە لەبەرەوەی بەو پەڕی قەناعەتەوە وەریگرتی ئێستا ئەو بە ڕۆژوو بوونەیمە گەورەترین ڕەتدانەوەی لە بۆ کەسێکی برێ ئیسلام بە شمشێر وەڵاو بوویتەوە ئێ باشە کەسێک 1400 سال پێش ئێستا لە سەحرایەکی بە 30 پشت پێشە مەی گۆتیە لە سبەینانەوە هەتا ئێوارە نە ئاوی بخۆ نە نانی بخۆ نە نزیکی خێزان بکەوە ئەمە ئێستا قووەتیش و هێز و زۆریش نەمایە ئەو خەڵکە بە ملیارها لەسەر ئەو زەویەی خۆی لە ئاو دەکا لە نان دەکاتن لەو خۆشیەی دەکا کە حەزی لێیە بەو پەڕی ڕەغبەتی خۆی خۆ ڕۆژی گرتن کەس ناتانی ئێستا ئەگەر لە دەرێش لە خاتری خەڵکی برێ بە ڕۆژیمە دەتانێ بەدزینان و ئاوی بخوات بەس ئەگەر ئەوە لەو پەڕی قەناعەت نەبی لەو پەڕی تەئسیر و کاریگەری ئەو قورئانە و ئەو پەیامە خوایەی نەبیتن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکوو بەشەرێک کو دەتوانێت قەناعەت بەو هەموو جیلە و بەو هەموو خەڵکەی بکاتن ئەوە ئەو پەڕی کاریگەری سحری پەیامی ئەو قورئانەیەکەوە لە دڵاندا دەنیشیتن فکری ڕووناک دەکاتەوە ڕێت لۆ ڕووناک دەکاتەوە هەموو شتێکت پیشان دەدات پیشانت دەدات و چی خۆت دەناسی ڕابردووی خۆت دەناسی دەزانی لە چێوە هاتی دەزانی لۆ چە هاتیە سەر زەوی دەزانی دەبی چ بکەی دەزانی دەبی بەرەو چێ بچی لۆی ئەو قورئانە لە ڕووی ناوەڕۆکەوە لەباری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری ڕۆحی لە بواری عەسکەری لە بواری هەموو بوارەکان یاسا و ڕێسای ئەو پەڕی توند و مەحکەمی دانایە کابرا یاسایەکی دادەنێتن هێشتا دەرنەچوە 1000 ڕەخنەی لێ دەگیرێت لۆ لەبەرەوەی دەرێ کەسێکی وچی من داینایە موچینە ئەندی من زیرەک نەبی لە کەتی تەوێندەر لەو من یاسای دادەنێتن هیچ قیمەتەشی لە بۆ ئەو کەسەی دانانێت بڕواتە بی یاسا دەرچووە لە پەرلەمانی هێشتا دەرنەچووە گۆتیتیان بەس دەنجی بدەنێ با دەرچیتن گەلێک زۆرمان هینا و برد وعد بیزارەشی دیکە هەمووانی دەکەینەوە یعنی هێشتا دەرنەچووە وعدی هەمواریاندایە لەبەرەوەی کەم و کوڕی تێدا ئایشی بەشەری کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پەیامەکی دەینی ئەو پەیامە بێ گۆڕانکاری تەواو لەسەر ئەو قالبەی ئەوە حەرامە حەرامە ڕیبا حەرامە ئەوە حەلالە حەلالە هەتا ڕۆژی قیامەت ئەگەر یەک شتی گۆتبا کە لەگەر طەبیعەتی ئینسانی لەگەر فترەتی ئینسانی یەک نەگریتەوە خەرک بەخۆی لێ بە دوور دەکەتەوە بەڵام مەحالە لەبەرەوەی ئەو قورئانە لەلایەن زاتەکی دابەزیە قل أنزله الذي يعلم السر في السماوات والأرض ئاگاداری نهێنی هەموو ئاسمان و زەویە لەلایەن بەشەرەکی وچی من نییە کەوە علمم کەما توانام نییە علمم نییە حکمەتم نییە شتی لە جێ خۆدانانێت لەلایەن زاتە کەوە
علمی بێکۆتایە، توانای بێکۆتایە، حکمەتی بێکۆتایە، کەواتە قسەی وی نەکەون دەبیتن نا هیچ خەلەلەکی دەکەویتە سەرێ. ئەوە لەلایەنی ناوەڕۆکی قورئانی. اینجا هەر لەلایەنی ناوەڕۆکی قورئانی تەماشاکە ئەو هەواڵانە ئەو ئیخبارانەی کە لە قورئانی هەنە و کاتێک کە باسی قورئانی دەکەی سنەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم تەواوکەری قورئانیە، یعنی هەموو ئەوانە کە باسی ئەحکامی قورئانی دەکەین ئەحکامی سنەش لەگەریتی، باسی ئەخباری دەکەین ئەخباری سنەش لەگەریتی. تەماشاکەن ئەو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە ژیانی خۆی چەندان هەواڵی باس کردیە لەناو ئەو قورئانەی و لە پێشی کە لە بۆی هاتیە باسی قەومەکانی پێشی دەکاتن، چیان بەسەر هاتیە، کوو ڕوویدایە. ممچینە هەندێک گومانی دروستکەم برێن باشە ئەوە لە تەورات و ئینجیل و لە کتابەکانی پێشە خۆی وەرگرتیە، بەڵام ئەو قورئانە هاتیە مهەیمینەن عەلەیه. مهەیمین چییە؟ هاتیە لە کتێبی تەورات و ئینجیل و کتێبەکانی پێشی بەڕێیەکی ڕێکی کردیتەوە، گوتی کاکە ئەو چیرۆکەی باسی ئەو پێغەمبەرێ ئەو هایە ئەوان نییە، ئەوەندەی ڕاستە ئەوەندەشی غەڵەتە، دەستکاری کرایە. ئەوە لە چێوە دێتن؟ لە کەسێکی نایە تەقلیدی پێشە خۆی بکەن، لە کەسێکی ڕادێ خەبیر بیتن پێی. کوو کابرایەک زۆر شارەزا بیتن، مامۆستا دانیشتبی بە تەڵەبەکان برێ ئەو مەسەلەم لەو شەرحکان ئەو باسکە دوایە مامۆستایەکە چونکە بەخۆی عیلمەکەی هەموو پێ لەو سەری هاتیتەوە دەرێ ئیتو ئەوەندەی ڕاست بوو بەس ئەوەی ئەو هابوو، ئیتو ئەوەندەی ڕاست بوو ئەوەندەی ئەو هابوو. لۆی ئەو کەسانەی و گومانش دروست دەکەن کە برێ قورئان لە پێشی ئەو چیرۆکانەی وەرگرتیە، زۆر شت لە قورئانێ هاتیە لە هیچ لە چیرۆکەکانی پێشی کتابەکانی پێشی ئێستا وجودی هەر نەمایە و نەمابووە. ئەو دێتن ڕاستی دەکاتە درێ و مەسەلە ئەوانە بوو ئەو هابوو. ئەوە تەفاسیلی زۆر دەوێت کەمە لێرە ناتوانین باسی بکەین لە باسی چیرۆکەکانی پێشی. هەروەها باسی ئەو هەواڵانەی کە لە دوای خۆت ڕوودەدات کە ئەوە مستەحیلە ئینسانێک بە عەقلی خۆی برێ وەڵای سبەی ئەوە ڕوودەدات. جارێک وەم گۆ ئەوە دەرچوودەی بەختمە و زارێککە قسەکەم کرد، زارێککە قسەکەم کرد، لە یەکەشی هەر تێدەکەوم کە تێکەتم نێزیکترین کەس لە خۆم وازم لێ دەیدی، نێزیکترین کەس لە خۆم جارێکی قسەی ناڕاست بکەم و برێم فلانە شتە وا ڕوودەدا ڕوونەدا وازی لێ دەیدی. ئەنێ من جارێکی یەکێک لە مەجلیسێکی یەکێک زۆر نەخۆش بوو لەسەر ئەوەی کەوا بمری و نەمریتن، یەکێکی زۆر خەمی بوو، ئەویشم چی بڕێک خۆی هەردا و ئەوانە کەوچی برێ فیراسەتی هەیە و زۆر خواناسە و دەزانی چ ڕوودەدا، گوتی وەڵاهی ئەمن درم ڕۆنە دەزانم ئەو کەسە نامریتن. ئەو هاانی بە قەتعی کرد. دوایە چەند ڕۆژێکی پێچوو مرد. یعنی لەو وەختیەوە منەو کەسم لە بەدرێکەت لەو کەس لۆ لە بەرەوەی ئینسان کە ناتانی قسەی بەبارەی داهاتوو بکە. ئەو پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هەرچی دەگۆ هەرەوە داهاتەدی. لەبارەی جەنجی بەدر لەو وەختی ئەو پەڕی توندی گوتی ئەمە سەر دەکەوی سەرکەت. لەبارەی جەنج لەبارەی سولحی حودەیبیە ئەمە چەند نمونەشی باز دەکەین لە کتابەکان، زۆر نمونەی ئەو مێژووی باس کراینە. ئەو کاتەکە موسڵمانان چوون سەردانی ماڵی خوای گەورە بکەن و عومرەی بکەن، ئەوە بوو قوڕەیش لێ نەگەڕاون، یەک گوتیان دەبی بگەڕێنەوە. سولحی حودەیبیە کرا، ئیمامی عومەر و سەحابەکان زۆر دڵنیگەران بوون و گوتیان کو دەبی ئەمە نەچینە ناو مەککەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم وعدی چی پێدا؟ گوتی ساڵێکی دیکە دەچی، ئایەتیش دابەسی، یعنی قورئانێکی ثابت، قسەکە تازە ناتانی هەموو لەبەر کەن کاکە و ئایەتە لەتەدخولن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين. ساڵێکی کەمە دەچینەوە ئایەتە جێبەجێ دەبێت. فعلا ساڵێکی دیکە بە فتح چوو. باشە ئەگەر ئەوە لەلایەن ڕەب العالەمینەوە نەبی چ بەشەرێک بە عەقلی بەشەرایەتی خۆی دەتانیتن شتێکی وا برێ. ئەسڵەن ئەگەر خەبەرێکی یەقینی نەبی هیچ کەسێک ئەو قسەی ناکاتن برێ ساڵێکەوە ڕوودەدات، چونکە دەرێ ئەگەر ڕووی نەدا و هەنجینێکا من لەناو خەڵکی خۆم بە درۆ دەخرێمەوە. هەڵا خوای گەورە مؤەیەدی کردی هەر هەواڵەشی دەدا ئەو هەواڵە بەو پەڕی ڕاستی داهاتەدی. هەتا تەماشای مەسەل نمونە باسی ئەبوو لەهەبی، ئایەت دابەزی لەسەری تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب. تێخۆ ئەبوو سوفیانیش دژایەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم زۆر کرد، خەڵکی دیکە هەبوو زۆر دژایەتی پێغەمبەریان کرد. ئەبوو لەهەب کە ناوی لە قورئانێتەوە مارکرا تازە تا ڕۆژە قیامەت دەخیدرێتەوە، ئەو ئیمانی نەینا. خۆ ئەگەر هەر بە درۆژ بە ئەبوو لەهەب گوت وای وەڵی بە درۆ برێم ئیمانم هینایە لەوەی ئەو ئایەتەی هەڵوەشێنمەوە، بەس نەیتانی بە درۆژ برێ ئیمانم هینایە. لەبەرەوەی تا حکمی خوداییە تازە و کابرایە ناتوانی برێ ئیمانم هینە. ئەوزە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بەشەر تووسوانیتن کەوا
ئەبوو سوفیان دوایە ئیمان دەینیتن بەس ئەبوو لەهەب ئیمان ناینیتن ئەوە لە عیلمی بەشەردا نییە ئەوە ئیلا لە وحی کە خوای گەورە بە وحی لە بۆی دەنێیت کاتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشەکە لە ژیانی ئەو پەڕی پشتگیری خوای گەورە پشتگیری کردیە یعنی هەندێک شتی لە پێش پێغەمبەرایەتی پاراستی تیرەوەی سوزدەی لە بۆ بتی ببا هەر لە لەدایک بوونی کەسێکی چەندان شتی نائاسایی ڕوویاندا کاو پێی دەرێن پێش پێغەمبەرایەتی پێی دەرێن ئیرهاسات پاشی پێغەمبەرایەتی پێی دەرێن موعجیزات لە پێغەمبەرایەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەو قوڕەیش و دەوروبەری خەڵکانێکی زۆر ئەو پەڕی دژایەتیان کرد لۆنەیان کوشت خوای گەورە سەرەتایەکانی لە مەککە مامی و عەشیرەتەکەی کردە سەبەب لەبە مامی و لەبە عەشیرەتەکەی دەستیان نەدا سوێکەوە بیکوژن سەبەبەکەی ڕێکێ خست خوای گەورە گە بێوێ سەبەبی ڕێک دێخی کابرا دەرێ وەڵای زەرەر مەوی شەی ناکەم هەتا مامی وەفاتی کرد و پشتگیری عەشیرەتەکەشی نەما و زۆر وەزعەکە توند بوو ئەو زارە بڕیاریاندا گوتیان دەبی هەر بیکوژین لەناو هەر قەبیلەچی یەکەچی هەر دەبژێرین هەموو پێکەوە بچن محەممەدی صلی الله علیه وسلم بیکوژن و خینەکەشی بزر بی و عەشیرەتەکەشی هەنجی هیچی پێ ناکرێ دیسا ئەخوای گەورە و زارە پشتگیری خۆی لۆ نارد لەناوان دەرچوو هیجرەتی کرد لە بۆ مەدینەی ڕێی مەدینەی لەو بووە لە هیجرەتکردنیش لە بۆ مەدینەی ئەو زارە دیسانەی هەوڵی کوشتنی و پێغەمبەریاندا صلی الله علیه وسلم گوتیان چێ بتانی بە زیندی یان بە مردی محەممەدمان لە بۆ بگریتن ئەمە سەد حوشتری دەدەینێ سوراقە حەولی نەدا سوراقە هەولی دا چوو هەتا گەیشتن پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام پێش ئەوەی دەستی بگاتە پێغەمبەری دوو جاران ویستی هێرش بکاتە سەر پێغەمبەر صلی الله علیه وسەلم ڕوو چوو لە ناو زەوی ڕوو چووە ناو لەمی لە ناو سەحرای کە ڕوو چوو زانی ئەوە تازە دەستی پێ ناگات و ئەوە حەقە گوتی ئەمانم دەوێت پێغەمبەر صلی الله علیه وسەلم ئەو وەختی موژدەچی دایە ئەو وەختی لەو وەختە ناخۆشەی وا بە خۆت هەردێ لەولایە دەتەوێت کەس نەیبینیتن کەوا نەکوژرێتن نازانی چی بەسەردێتن موژدەی چی پێدا موژدەی ئەوەی پێدا گوتی بازنەی کیسرای لە دەستی دەکەی کە گەورەترین ئیمپراتۆریەتی وەختی دنیاە کیسرا بازنەی وی لە دەستی دەکەی ئەی سوراقە ئەو ئیمامی ئەبوو بەکریشی لەگەرە ئەگەر ئەمە بە مەنتیقی خۆمان ئێستا قسان بکەین ئەوە پاشان سوراقە هەرما ئەودا دێگە سوراقە مردبا پاش ئەو چەند ساڵێ سوراقە هەرما تا لە زمانی ئیمامی عومەر کیسرا فتح کرا بیلادی فارس ئەشیای کیسرایان هەموو ناردەوە لە بۆ مەدینەی لە مەدینەش ئیمامی عومەر بانجی سوراقەی کرد گوتی وەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم موعدی دایە لە دەستی بکە لە دیار هەموو ئەو سەحابانە خۆ ئەدنا مخالەفە ئەگەر ڕوو بداتن نزیکترین کەس لە خۆی هەنجینە دەزانی ئەو خیلافە و باوەڕی پێ ناکە بەڵام هەموو حاڵەکی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەوانە بەس نمونە نەباز دەکەن یعنی هەموو هەستانەکی دانیشتنەکی قسەکی دەلالەت بوو لەسەر پێغەمبەرایەتی صلی الله علیه وسلم دەلالەت بوو لەسەرەوەی کەوا ئەوە لە خۆڕە قسەی ناکات ئەوجا کە هیجرەتیشی کرد لە بۆ مەدینەی طبعا لە مەدینەش دیسان دژمنی زۆرە خۆچی ئێستا نەبووە دیواری کۆنکریتی هەبیتن کابرا دەچوە ناو مارێ دیواریش خۆر بوو هەر بڕک بە مستت لێدا بە دیوارت کون دەکرد دەچوی ناو مارێ دەتکوشت ئەو هەموو خەڵکەی مەکەی دژمنیتی لە مەدینەش دیسانێکە خەرکەشی زۆر هەبوو کەیفی پێ نەداهات هێشتا هەتا جەنجی بەدر عەبدوڵای کوڕی وبەی کوڕی سەلول و مەجموعەک هەر مشریک بوون و زۆر ڕقیشیان لە پێغەمبەری دەبۆ صلی الله علیه وسلم ئەوانە لە ناو مەدینەی بوون جوولەکەش لەولای هەبوون ئەوانەش لە ناو مەدینەی بوون لە ناو ئەو هەموو دژمنانە لۆی سەحابە سەرەتا زۆر لە پێغەمبەری صلی الله علیه وسلم ترسان یعنی شەوانە هەر یەکیان دەهات حرەسیاتی لە پێغەمبەری دەکرد صلی الله علیه وسلم هەتا ئەو ئایەتە دابەزی يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك فإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس أي پیغمبر صلى الله عليه وسلم أوي للايان خواي قولوا بيت راقي اندريان راي بقينا خواي قولوا دت باريزي تدخلش يعني كأنما أتو وظيفيتو راقياني أو بيامي باراسنك عايدي خوايا أتو أو أركي خواي قولوا بتو يسبار دي علاقي بيشي بشري دانية حتى وظيفي خود أرشي خود زيبت زينكي كقيادني أو ديني كس ناتواني دست دلوباتو كس ناتواني الزرارة كت بيبقيت لو پیغمبر صلى الله عليه وسلم
لو وقتی ئەو ئاەتەی لۆ دابەزی گوتیە سعدی کوڕی ئەبی وەقاس کە زیاتر ئەو حەرەسیەتی دەکرد گوتی بڕۆمانە هیچم بە کەس نەما خوای گەورە کەفالەتی کردیمە کە من دەپارێزیت و نەبی هەوڵیشیان نەدابی جوولەکات هەندێک هەوڵیاندا خەڵکی دیکە قوڕەیشەکان هەوڵیاندا بەس هەوڵەکان هەموو پوچ سەردەبوونەوە هەوڵی کوشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر زیاترە حتا ئەو پێغەمبەرە صلی الله علیه و سلم بە تەواوی پەیامی خۆی نەگەیاند لە حەجی ماڵئاوایی ئاەتی خوێندەوە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا کەس نەیتوانی زەفەری پێ ببات خۆ ئەگەر بەشەرێک بی و چی بەشەرێکی ئەو مرد ئەوە یەک کوشتی ئەوە یەک زەرەری پێگەیان یخۆ سوورەتێک لە ناوەندێ بەجێ دەما مەوزوعێک لە ناوەندێ تەواو نەدەکرا وانە ئەگەر خوای گەورە موئەیەدی نەکە هەمووی تەواو کرد بە تەواوی پەیامی خۆشی گەیان ئەوزا ئاەتیش دابەزی ئەوڕۆ دین تەواو بوو باشەوە جارێ 63 ساڵە مادام برێ دین تەواو بوو باسی وەفاتی خۆی بکاتن چێ نارێت تا 89 ساڵی دەژیتن دیسانێکە دیەوەندەی ستەکان نا مردنی هاتیە وحیە لەلایەن خوای گەورە لێ هاتیە هەرکە گەڕاوە لە مەکەی لەو مەدینەی لە ڕێیە گوتیە سەحابەکان إنما أنا رسول ربي يوشك أن يأتي إنما أنا بشر يوشك أن يأتي رسول ربي فأجيب أو لا حجي مال أوايد قران ولا الري ما بين مكة ومدينة فروي أمنيش بشركم نزيك كوا بيامبري خواي مبستي بي ملائكة بيتن أمنيش جوابي بدمو روحا كي تسليم بك أو حديثي لبو باس كردن كوا تركت فيكم ما إن تمسكتم به لن تضلوا بعدي أبدا پاشان کە هاتەوە مەکەی بەرەبەرە نەخۆش کەت و بەرە وەفاتی چوو 5 ڕۆژ پێش وەفاتی خوتبەچی دا سەحابەی خەڵکردنەوە فەرمووی خوای گەورە ئەمنی مخەیەر کرد بەوەی خۆشی دنیای هەر ببژێرم یان لای خۆی هەر بژێرم ئەمنیش لاویم هەر بژارد ئیمامی ئەبوبەکر یەکسەر لەوەی تێگەیشت کەوا وەفاتی زۆر نێزیک بووە دەستی بە گریانێ کرد دەریان دە سەحابە دەفەرموو ئەمە هەسما پێ نەکرد دوایە زانیوەنەوە ئیمامی ئەبوبەکر زانیتی کە وەفاتی زۆر نێزیک بووە ئەوزە 5 ڕۆژی پێ نەچوو لە پاش ئەو خوتبەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەفاتی کرد هەموو ئەحوالەکی دەلالەت بوو لەسەرەوەی مؤەیەدە بە وەحی لۆیە چیف دەفەرموو بەلی الرەفیق الأعلى آخر کەلیمەکانی هەر ئەوە بوو دەفەرموو بەرک و بۆ لای خوای گەورە و ڕەفیقی هەرە بەرز کە خوایە لۆ لایبی دەچمەوە ئەوم هەر بژاردێ دەگەڕێمەوە لایبی چونکە وەکو عایشە ڕەزای خوای لێبی دەجێڕێتەوە دەفەرمی هەموو پێغەمبەران سەرپشت بکراینە لەسەرەوەی کەوا ژیانی دنیاە هەتا دنیا مایە هەر دەبی بمرن بەس هەتا ژیان مایە بژین یان وەفات بکەن پاش ئەوەی پەیامی خۆیان گەیاند و ئەرچی خۆیان جێبەجێ کرد درێمیش هەموو پێغەمبەران ئەوەیان هەر بژاردێ پاش ئەرچی خۆیان بگەڕێنەوە لای خوای گەورە ئەوجا دەبینی بەڕاستی ئەوە چەند یعنی نمونەک بوو لەسەرەوەی کەوا بەڕاستی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵگەکان لە ڕووی مێژوویەوە لە ڕووی عیلمیەوە لە ڕووی ئەو قورئانەوە کە ئینسان تەماشا دەکات چونکە هەر بەڵگەی ڕاستی ئەو قورئانەی بەڵگەیە لە بۆ ڕاستی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئیعجازەکی ئەو قورئانەی بەڵگەیە کە لەلایەن خۆیەوە نەهینایان لەلایەن خوای گەورەوە هینایەتی ئەو لایەنی ئیعجازی دیکەش دەتوانین ئەمە باز بکەین لایەنی ئێستا زۆر شت هەیە خەبەری تێدایە لەو قورئانەی کەوا پاش 1000 ساڵی 1400 ساڵی ئەو شتە ئێستا بە دەردەکەوی عیلم دەیسەلمێنیتن ئەو هایە باسی کۆرپەڵەی دەکا باسی دوو بەحری دەکا دەگەنە یەکدی کە پێی دەڵێن ئیعجازی زانستی ئەوانە هەموو بەڵگەی ڕاستی پێغەمبەرایەتی ئەو پێغەمبەرەینە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵگەی ڕاستی ئەو پەیامەینە کاتێکەوە ڕاستی ئەو پێغەمبەرەمان زانی عەلەیهی سەڵات وەسەلام دەبێ بەڕاستی مافیشی بدەین بزانین مافی لەسەرەمێ ئیمانی پێبینین بە ئیمانی حەق واروەها پشتیوانی لێ بکەین دینەکەی سەر بخەین سنەتەکانی جێبەجێ بکەین شوێن کەوتەی بین چونکە یەقین لە بۆ هەموو کەسێکی کەوا بەڵگەی بوێتن بێوێ بگاتە یەقینی لە ڕوون دەبیتەوە کەوا لەلایەن ڕەب العالەمینەوە نێردرایە لە بۆ ئەوەی ببیتە پێشەوای مە و ئەمە شوێن کەوتەی بی کاتەکە ئەو حەقیقەتە زانی دەبی شوێنی بکەوی و بە عەمەلی بە دوویدا بڕۆی چونکە بەڕاستی زۆر کەسیشمان هەیە کەوا ئەمە حەقیقەتەکەی دەزانین و اعتراف بەوەی دەکەن کەەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کاتێک کە لە عەمەلەکەمان تەماشا دەکەی عەمەلەکەمان ئەوەی لێڕەن ناداتەوە
دەبێ ئەوش لە عمل و کار و کردەوەیمە ڕەنگ بداتەوە. دەبێ ئەمە بەڕاستی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ڕێ و ڕێبازی کە دەرێت سنەت لە هەموو شتەکانەوە لە گەورەکانەوە لە شتە گەورەکانەوە تا دێ خوارد لە شتی گچکەتر بە جێرەی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام کوڕ ڕێی لەو داناینا بەو جێرەی بین واروها پەیامەکەی سەر بخەیت ئەو بەڵگە و دەلیلانە سەر بخەیت چونکە ئێستا چینە کەسێک برێت وڵا ئەمە مسلمانین و خۆ لە داک و بابەوە ئەمەش گوتیتمان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله باسکردنی ئەو بەڵگانە لۆ چییە؟ ئەوە غەڵەتە لەبەرەوەی قورئان بەخۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام لەگەرەوەی پێغەمبەر بوو هەموو دەمێ لە تەفەککوور داوە شەوان هەر دەستاوە تەماشای ئەستێرەکانی دەکرد ئاەتەکانی کۆتایی سوورەتی ئالی عیمرانی دەخین ئین فی خەلقی السەماوات والأرض واختلاف الليل والنهار تەفەککوری لە کەون دەکرد ئەتو هەرچەند ئیماندار بی ئەو ئیمانەت پێویستی بە نوێکردنەوە و بە شەحنکردنەوە و بە قەیمکردن و توندکردن هەیە دەبی بچی تەفەککوور بکەی لە گەڵایەکی تەفەککوور بکەی لە سێوەکی تەفەککوور بکەی لە ئەستێرەکی لەوەی خوای گەورەت بەبیر بێتەوە ئاياتی عەزەمەتی ویر بەبیر بێتەوە و دەبی تەفەککوور بکەی لە ئەحوال و لە معجزاتی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسسەلام لەبەرەوەی ئیمانت بەو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قەیم بی ئەوە لە بۆ خۆت وهروەها شارەزابوون و فکرکردنەوە لەو بەڵگانەش لەوەی بدەیەوە خەڵکی دی لەوەی جیلی تازە منداڵەکان تازە پێڕاگەیشتوەکان لەسەرەوەی بە ئیمانەکی پتە و بە ئیمانەکی قەیم سابتی بکەی نەک ئیمانەکی لەرزۆک بی کەسێک شوباچی بۆ ورژێنی کەسێک لەولای قسەی بکاتن لە مێشتی ساڵەکی بێ و برێ ئەوە چی گوت یعنی ئیمانی لەق بیتن بە ئاسانی بەڵام کەسێک کەوا بە تەدەبور و تەفەککوور ئیمانی ثابت بوومێتن ئیمانی لەق نابیتن بە هیچ شتێکی خوای گەورە ثابتمان کە لەسەر ئەو دینەی و لەسەر شوێنکەوتنی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسسەلام کۆتاییەکەشی لە باسی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسسەلام و لە ڕۆژی جومعە بە سەڵەواتێکی کۆتایی پێبینین اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد